خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش دەکەین. هێزی تۆین لە بەغدا بە تەواوەتی دیراسەکراوە. هەر کاندیدێک لە کاندیدەکانی ببێتە بژاردەی ئێوە هێزێکی بەهێز دەبێ بۆ هەموو ئەو کێشە و کەم و کوڕیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا هەیە. وەکو هەمیشە سەرۆک بافڵ دەڵێت ئەمە بە یەکێتی دەکرێت. میوانی ئەمڕۆمان گەنجێکە لە گەرمیانەوە هاتووە، لە ناوچەیەکی زۆر هەستیار. هەر بستێکی گەرمیان پێ بخەیتە سەری پیرۆزە وەک باقی خاچە کوردستان، بەڵام گەرمیان تایبەتتر لەناو کەسوکاری سەربەرزی ئەنفال و شەهیدان هاتووە. ئەو گەنجێکی خزمەت گوزارە بەناو شکە ساڵیەکی پڕقەیرانی دارایی و بێموچەیی سەری دەرێناوە، بەڵام وەک گەرمیانیەکان نەڵێن ئێستا کەلار بیە شار، بەڵام ئێمە هەر نامانەوێت کەلار بێتە شار. ئەمانەیە دەوروبەریشی وردە وردە ئازارەکانی ئەنفال، ئازارەکانی قوربانیەکانی دڵسۆزیەکانی گەرمیانیەکان لەوێدا بە خزمەت وەڵام بدرێنەوە. ئەو ئێستا ئەوێ قۆناغێکی دیکە تاقی کاتەوە بۆ ئەوەی خزمەتی زیاتر و بەرفراوانتر لەسەر ئاستی عێراق پێشکەش بە گەرمیان و بە سلێمانی و دەوروبەری بکە. بەیەکەوە لەگەڵ ئێوە پێشوازیەکەین لە بەڕێز ئەکرەم ساڵح کاندیدی ژمارە 29 لە بازنەی سلێمانی. با بفەرموێت. بەخێر بێکان، ئێوەش بەخێر بن دووبارە ئەزیەتان کێشە. مامۆستا زۆر بەخێر بن، زۆر بەخێر بن. کاکەم چۆنی؟ حاڵ کەلار بێشار ئەوێ زۆر گەشە سندوتر بێ، ئەبێ ڕزگاری، ئەبێ کفری، ئەبێ دەوروبەری هەمووی. ماندوو نەبن، پێشەوەی دەست بە گفتوگۆ بکەین. کورتە ڤیدیۆیەک هەیە بۆی ئاشنایی جەنابەت زیاتر بێ، با بێ کۆبینەری بکە. ئێمە توانیمان قەیرانەکان تێپەڕێنین. کەلار شارێک لە گەشەکردندا 10 ساڵ خزمەتی بێوچان. لە نێو شارستانێتێکی زۆر دێریندا لە نێو کوردستان و عێراقدا لە نێو دەشتی گەرمیان شارێک هەیە کە چیرۆکی گۆڕان و بەرەو پێشچوونە خێراکانی خۆی دەگێڕێتەوە. ئەو شارەی خەونێکی گەورەی هەیە و بەردەوام بەرەو پێشەوە دەچێت. کەلار ئەو شارەی لە هەر بەیانیەکدا نوێ دەبێتەوە، لە هەر کۆڵانێکدا گەشەیەک دەبینیت، لە هەر دیمەنێکدا هیوایەک دەبینیت. ئەمە شارێکە کە خەڵکەکەی بە شانازیەوە لێی دەژین، شارێک کە مێژوو دەنەخشێنێت، داهاتووی دادەڕێژێت. ئەمڕۆ دەچینە ناو چیرۆکێکەوە کە تەنها گێڕانەوەیەک نییە، بەڵکو موعجیزەیەکە لە گۆڕان. چیرۆکی شارێک کە 10 ساڵ لەمەوبەر خەونێکی گەورەی هەبوو. چۆن ئەم خەونە بوو بەڕاستی و سەرۆکایەتی شارەوانی کەلار توانی گۆڕان لە شارەکەدا دروست بکات. لە سەرەتای دەیەکی نوێدا شارەوانی کەلار بە مەبەستی بەدیهێنانی خەونێکی نزیک لە ئەستەمەوە دەست بەکار بوو بۆ فەراهەمکردنی ژیانێکی پڕ لە خزمەتگوزاری شایستە بۆ هاوڵاتیانی. ئەمڕۆ دوای 10 ساڵی کارکردنی بێوچان بەڕاستی دەستکەوتەکان شایستەی پێزانین و ڕێزن. بەژێ فەرموو. دوای باسیەوە ناکەین. تەوا من دڵم پڕ بوو لە خۆشیە، زۆر پێم خۆشە شارێکی کوردستانە بینمەوە
گەشەسەندۆ کاگەکرم چییە؟ سپاس من ناوم ئەکرەم ساڵح غەفورە دیارە لە من لە ساڵی 2009 خوێندنم تەواو کرد دوایەوە کە کۆلێژم تەواو کرد لە دامەزرا سەرەتای ئیشکردنی من لە بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی گەرمیان دواتر بووم بە بەڕێوەبەری ژینگەی گەرمیان دواتر لە ساڵی 2016 و لە ناوەڕاستی قەیرانێکی ناخۆشە بووم بە سەرۆکی شارەوانی کەلار کە ماوەی 9 ساڵە سەرۆکی شارەوانی کەلارم و ئەمڕۆیش کاندیدی ژمارە 29 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. هەر بژی کاگەکرم بۆچی خۆت کاندید کرد کاگەکرم؟ من ئەتوانم بڵێم مەعانات و دەردەسەریم بەدەست بێ بوو زۆر کێشە لە شاری کەلارەکەدام و دەستگایەکی خزمەت گوزاریە. ئێمە هەمومان نەزانین ئاراستەکان بەرەو بەغدایە بووجە و موچە بەرەو بەغدایە بۆی بمانەوێت خزمەتێکی زیاتر بکەین ئەبێ ئەم شەڕە بگوازینەوە بۆ پەرلەمانی عێراق لێەوە شەڕی بووجە و موچە و خزمەت گوزاری شارەکانمان بکەین. ئەمەوێت لەو سۆنگەوە لە سەنگەرێکی ترەوە بتوانم خزمەتی هەموو کوردستان و وەگەرمیان بە تایبەتی بکەم. باسی ئەوت کردوتت لە ناوەڕاستی قەیرانێکی ناخۆشە بوومە سەرۆکی شارەوانی ئەو تەجروبەیە چی بوو؟ بەڵام نووسرا بوو 10 ساڵ پێش ئێستا کەلار چۆن دەستان پێکرد چۆن ئێستا هەندێک ئامارم پێ بڵێ بۆ خۆم و بۆ بینەرەکانم با من دڵخۆشتر بم. دیارە کەلار لە ساڵی 1970 بوو بە قەزا لە 2016 ئێمە دوای شەڕی نەگریسی داعش دەست بەکار بووین. ئەو کات زروفی دارایی کوردستان زۆر خراپ بوو دوای شەڕی داعش بوو فەرمانبەر تەنها ڕوبعەموچەیەکی وەرەگرت لە هەفتەیەکە تەنها 2 ڕۆژ داوام هەبوو ماوەی زیاتر لە 4 ساڵ بوو هیچ خزمەت گوزاریەک لە دەڤەرەکان نەبوو ینی 4 ساڵ بوو ئەتوانم بڵێم بستی قیرتاوکردن یا کۆنکریت لەو شارابوونی نەبوو. سەر و 35 ملیۆن دلار پرۆژەی خزمەت گوزاری لە هەموو کوچە و کۆڵان و شەقامەکانە ڕاگیرا بوون. ئێمە کە هاتین دەستمان پێکرد پلانێکماندانا چۆن وا بکەین جارێکی تر خزمەت گوزاریەکان بەگەڕ بخەینەوە چۆن وا بکەین ژێرخانی ئابووری شارەکە بەکاربێنینەوە. من ئامارێکت بۆ باسەکەم کە تا ساڵی 2016 کە تەمەنی کەلار 46 ساڵ بووە ئێمە تەنها 22 شەقاممان هەبووە. 22 شەقام ڕێژەی سەوزایی تەنها تێپەڕی ناکرد لە 103 بەشێکی شارەکە تەنانەت ئاوڕۆشی نەبوو. ینی ناو شارەکەمان خۆڵ بوو ترافیک لایتمان هەبوو جادەکە خۆڵ بوو. ئەو کات کە دەست بەکار بووین ئێمە بەو پلانە دەستمان پێکرد ئەو زەویانەی کە هەیمانە چۆن بتوانێت بیخێنە خزمەتی شارەکەەوە ئەو شوێنانەی کە شوێنی مڵکی بازرگانیە چۆن وا بکەین لە ڕێگەی ئستثمار و لە ڕێگەی بەکرێدان و ڕێگەمە داهات زیاد بکەین کە داهاتمان زیاد کرد بەکارمان هێنا بۆ خزمەت گوزاری. دوای 10 ساڵ ئێمە ئێستا هیچ شەقامێکی دووسایدمان نەماوە لە شارەکە کە تەواوی نەکەین. هیچ شەقامێکی دووسایدمان نەماوە لە شارەکە کە تەواوی نەکەین هەمووی تەواو بووە. بەڵێ ئەوە نیە بڵێن تەواویەکەن نەخێر تەواو بوو. ئێمە ئەمڕۆ ڕێژەی سەوزاییمان لە 130 بە پێی GIS شاری کەلار ئێستا ڕێژەی سەوزاییمان 118. من لەبەرەوە خۆم پێشتر بەڕێوەبەری ژینگەی گەرمیان بووم. گرنگ زۆر بەوە داوە. یەکێک لەوانەی کە ئێمە هەستمان پێ ئەکرد و کە کەش و ئێمە لە شارێکان کە کەش و هەواکەی گەرمە ئەبێ برەوێکی زیاتر و گرنگێکی زیاتری پێ بدەین. ئەوەی کە گرنگیمان پێدا سەر و 100,000 نەمامان چاند پارکەکانمان دروست کرد لە کۆی 80 پارک و سەوزایی 68 دانەیمان سەوز کرد تەنها 12 ماوە. ئێمە ئەو شەقامانەیشی کە تێک چوو بوون هەمومان نۆژان کردو. ئێمە دەستمان بە فراوانبوونی شاری کەلار کرد. کەلارمان لە 25 کیلۆمتر چوارگۆشەوە بۆ 106 کیلۆمتر چوارگۆشە ڕووبەری شاری کەلارمان فراوان کرد. کەلار بەم نزیکانە ئەبێتە خاوەنی ماستەر پلانی خۆی کە لە پێشترانەی بووە. کەلار چەند ساڵی داهاتوو ئەبێتە جوانترین شاری گەشتیاری کە لەسەر ڕووباری سیروان بە درێژایی شاری کەلار و لەسەر ڕووباری ئەمە تەنها ماستەر پلانەیان ئیشتان بۆ کردو؟ نەخێر کارمان تێدا کردووە. ئێمە 6 زۆنی گەشتیاریمان لەسەر ڕووباری سیروان دەست پێ کردو. ئێستا 3 قۆناغی دەست بەکار بووە 3 قۆناغیشی لە ماوەکانی داهاتوە دەست بەکارە بێ. لێرە جوانترین پرۆژەی گەشتیاری سەوزایی شەقامی دووساید شوێنی پیادەڕۆ و پاسکین ئەوانە دروست ئەکرێ. لە ڕووی بازرگانیوە لەسەر هەمان شوێن گەشەیەکی ئابووری زۆر گرنگمان لە شاری کەلارە. کاکرم زۆر جار ئەڵێن ئەو پرۆژانە بەسەر لە پڕ ئەڵێنەوە وەستا و پرۆژانە ئەوانە وەستانیان نابێوانی کە باست ئەم پرۆژانەی کە باسمان کردو وەستانی نیەتی نەخێر. ئەو پلانەی کە دامانەوە ئەم پرۆژانە ئێمە لێرە پرۆژەی وەبەرهێنانمان هەیە. لە بری پرۆژەوە بەرهێنانەکان ئەو خزمەت گوزاریانەمان خستۆتە ئەستۆی وەبەرهێنەکان کەشان بەشانی پرۆژەکانی خۆیان پرۆژە خزمەت گوزاریەکانی ئێمەش بەردەوامە بێ.
وەکو باسم کرد ئێستا سێ قۆناغی ئەو پرۆژە بەردەوامە بێ کەلارێکێکە لەو شارانەی کە ئێستا خاوەنی شەقامی 6 مەتریە و پلانی شەقامی 100 مەتریمان داناوە باوەڕ ناکەم هیچ قەزایەک هەبێت لە عێراقا کە شەقامی 6 مەتری هەبێت و لە پلانی دایەکە لە ماوەکانی داهاتوە شەقامی 100 مەتری دەست پێ بکە. پلانتان داناوە یان ئامادەکاری بۆ کراوە؟ ئەوەی کە دامانناوە ئێمە بەرەو ئەوە ڕووینکە زەوی فەرمانبەراندا بەشکەین. بەڵێ. ئێمە ئەو پلانێک کە دامانناوە هیچ فەرمانبەرێک نەهێڵینەوە کە نەتوانێت زەوی وەربگرێن. ئەوەی کە فەرمانی وەزاری هەبێ ڕەنگە لە هەندێک شوێن گرفتی ئەوە هەبێت کە ڕەنگە زەوی بەش نەکە یا زەوی نەبێ. ئێمە ئامادەکاریمان کردووە بۆ سەرجەم ئەو فەرمانبەرانەی کە مافی وەرگرتنی زەویان هەیە لە ماوەکانی داهاتوە زەوی وەربگرن. بۆیە گرنگە ئێمە شەقامی 100 مەتری دروست بکەین چونکە ئەو زەویانەیە کە ئامادەمان کردووە ئەکەوێتە ئەم تیوی شەقامی 100 مەتریەوە کە دروست خزمەت گوزاری چی ئەتوانن بۆی جێبەجێکردن لەو حاڵەتەیە؟ بەڵێ ئەو پلانێکە دامانناوە ئێمە بتوانین هەر بەو زەویانە خۆی خزمەت گوزاری بکەین جارێکی تر. ئێمە لەوە دەرچوین کە هەموو جارێک پەنا بۆ ئەو بوونی چاوەڕێی ئەو بکەین کە بودجەمان بۆ بێ. ئێمە ئەمانەوێ شارەکەی خۆمان بکەینە شارێک کە خۆی بژێنێ شارێکی خۆبژێوی بێ بە داهاتی شارەکە بە مەقەومات و ژێرخانی ئابووری شارەکە خزمەت گوزارەکانی خۆمان دەست پێ بکەین. خۆشە بەڕامەکەشم جیاوازە ئەنی باسی خزمەت گوزاریەکەین و هەنگاو هەیە کەواتە بامنوت وازە پرسیار بێنین وانە؟ ئەی ئەو ئازیزانە خۆ نابێ هەرسێنمان کرد ئێوەش زۆر بەخێر بێت ئەوەی لە گەرمیانەوە هاتووە سەرمان هات تا ستۆدیۆ کورسات گەورەتان کردین ئەگەر کە سۆرانی هاوکارم ئەو مایکە بێنێ ئێوە ببن بە پێشکەشکار لەگەڵ سەرۆک شارەوانی کەلار ئێستا ناوی کارگەکرم لە ناوی 29 چکە ئێوە کە ئەچن لە ناو لیستەکە ئەیدۆزنەوە 222کەتان کە مۆر کرد ئەگەڕێن بە دوای 29 نە ڕەسمی هەیە نە ناوی هەیە ئەبێ لە ئێستاوە ناوی لێ بنێن 29 وایە کاک شەوقی؟ جا فەرمونون ئەو مایکە ئازادە ڕەخنەیەکتان هەیە لە پرۆژەکان مەسەلەن سەرۆک شارەوانیەکەتان تاقی کراوەتەوە ئەتانەوێت چی بکات چیتان بۆ بک بە تایبەتی بۆ ناوچەیەکیەوە هەستیار و خاوەن قوربانی و قارەمانی کوردستان فەرموو. ئەم کاتتان باش سپاس بۆم دەرفەتەی بەڕێستان بە خێراتنی جەنابی کاک ئەکرەمەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئەوەی جێگای خۆشحاڵیە کاک ئەکرەم ژمارە 29 ئەوەی جێگای خۆشحاڵیە بازنەی پشتیوانیکردن بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرفراوان بووندایە ئەمە جێگای خۆشحاڵیە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی گرنگە دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەلیقەوە کۆمەڵی کارکتەر و فیگەری گرنگی ئامادە کردووە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاگەکرم ژمارە 29 یەکێکە لەو فیگەر و کارکتەرە گرنگانەی کە بەڕاستی جێگای دەستخۆشیە کە دەستخۆشی لێ بکەین لە گەرمیانە کە توانیوێتی ئەو گەرمیانەی کە بە قەولی ئەو مناڵە هەموو جارە بیرمێتەوە ئەلێ گەرمیان ئینە کەلار بێشار بەڕاستی بێشار ئێمە پێشتر کەلارمان بینیوە و ئێستاش لە ماوەی دەسەڵاتی کاک ئەکرەمە یا لە ماوەی ڕێکاری ئیداری ئەوە کە توانیوێتی کارێک کا بۆ کەلار کە بەڕاستی کۆی کۆمەڵانی خەڵکی کوردستان و کۆی کۆمەڵانی خەڵکی کەلار جێگای شانازی و ئیختیفارە بۆ ئەوە لەگەڵ ئەوەشا کاک ئەکرەم هەر لە ڕووی کارژێرەوە سەرکەوتوو نەبووە کادرێکی جەریئی لە خۆبردوو کە توانیوێتی گوێنەداتە کورسەکەی لە بەرامبەر ناراندا توانیوێتی وەکو کادرێک کە تەمسیل و ممەسیلی کادری یەکێتیەکە جەریئانە ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە و توانیوێتی لەو ڕێڕە و پەیامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی سەرۆک بافڵ نەدا ئەمە جێگای خۆشحاڵی هەم بۆ کادرانی یەکێتی هەم بۆ خەڵکی ناوچەکە بۆیە من پرسیارم لە کاک ئەکرەم ئەمەیە کاندیدە بۆ ئەنجومەنی نوێرانانی عێراق خۆتان نەزانن گەرمیان ئەنفالستانە گەرمیان خاوەنی شەهیدێکی زۆرە گەرمیان خاوەنی پێشمەرگەی دێرینە کەم ئەندامی سەنگەرە لە کاگەکرمە پرسم وەکو چۆن لە کەلارتوانی جێدەستی دیار بێ بەو شێوەیە کە هەمومان ناتوانین ئیختیفاری پێوە نەکەین هەم وەکو کادر و هەموو کارکتەرێکی ئیداری لە پەرلەمانی کوردستان چی ئەکا بۆم شەریحانەی من باسم کرد لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی عێراق چی ئەکا بۆ ئەم شەریحانەی کە من باسم کرد پرسیارەکەم ئەوەیە هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازم
و ئێمە هەمومان پشتیوانی لە کاگەکرەمەکەین و بە هیوای سەرکەوتن. ئێستا ئەو ڕۆژەی بەیانەکە کە تۆ ئەچی لیستەکەت دەنێوەچیتە پشتی کارتۆنەکە چیەکەی؟ چی بکەم؟ کە ئەچیتە پشتی کارتۆنەکە ڕۆژی دەنگدانەکە چیەکەی؟ من پێم وایە هەموو کەسێک وەکو لە ڕووی سایکۆلۆژیەوە فترەتی ئینسان وایە ئەبێ کەسێک هەڵبژێری کە شایستە بێ بۆ ئەوەی کە بەیانی لە ڕووی ڕقابەی زیاترەوە خەڵک خۆت محاسبەی خۆن نەکەی بۆیە دەنگ ئەدەم بە ژمارە 29 لەبەر ئەوەی بە شایستەی ئەزانم بە شایستەی ئەزانم بۆ پەرلەمانی عێراق. سپاس. چی تێ بۆ وەڵامی کاک شەوقی چی ئەەکەی بۆ ئەنفالی گەرمیانی ئەنفال ئێستا؟ ئێمە تەبعاً گەرمیان یەکێکە لەو شارانەی کە سوتماکە بەدەست ڕژەمی باسۆ و ئەوەندەی خەڵکی گەرمیان ئازاریان چەشتۆ بەدەست حکومەتە یەک لە دوای یەکەکانە لە عێراقا ڕەنگە شارەکانی تر بەقەدەر گەرمیان سوتماک نەبووێ. من نەک کە سوکاری ئەنفار و شەهید و زیندانی سیاسی تاجی سەری ئێمن. من دڵنیا بن لەوەی کە هەرگیز دەستیان لێ بەرنادەم و من لەوێ ئەبم بە زمان حاڵی ئەوان و ئەبم بە هێزی ئەوان. دڵنیا بن لەوەی کە ئەوەی کە پێویست بێ لە پەرلەمانی عێراقا ئەگەر قسمت هەبێت دەربچین دڵنیا بە جێبەجێ ئەەکەم وە هەموو کاتێک وەکو باسم کرد هێزی ئەوان ئەبم و داکوکی کارێکی سەرسەختی ئەوانە بوو. ڕێزشتر فەرموو. کاتتان باش. کاتی بەڕێستان باش. من ناوم ڕەحمان خورشید محمود ناسراوم بە ڕەحمان 4 سەرۆکی ڕێکخراوی 4 تایبەت بە پرسی ئەنفال. لێرەوە هیوای سەرکەوتن بۆ کاک ئەکرەم ساڵح ژمارە 29 لە لیستی 222 یەکێتی نیشتمانی کوردستانە خوازم. منەمەوێ لەسەر چەند تەوەلێک قساکەم ئەگەر دەرفەتم پێ بدەن. ئێمە وەکو کەسوکاری ئەنفال لە گەرمیان لە کەلار لە ڕاستیە لە چەند ساڵێکی ڕابردووە پێش سەردەمی کاک ئەکرەم کەلار وەکو بیابانێک وا بوو. زەویزارە زۆر بە دەور و پشتیا بوو. ڕەنگەی ئێستا لێرە و لەوێ کۆمەڵی قسە بکرێت کە ئەیبینین لە سۆسیال میدیا و ئەو بابەتەوە ئەوانەوە کەوا کەلار زەویەکانی مەسەر هەرزان فرۆش کراوە ئەوانە. بەڵام من زەویەک چی لێ بکەم ئەگەر لە دەور و پشتی کەلار چەندەها ساڵە کەوتووە. خۆشبەختانە ئێستا لەسەر دەستی کاک ئەکرەم لە چەند ساڵێکی ئایندەدا بە تەواوبوونی ئەو پرۆژانەی کە ئێستا خەریکن بەرهەمهێن دێن کەلارە بێ بە شارێکی نمونەیی لەسەر ئاستی کوردستان. ئەبێت بە شارێک لە هەموو جێگاکانی ئەم کوردستانەوە خەڵک سەردانی کەلار بکە وای لێ هاتووە ئێستا. یعنی زۆر ڕەحمان بەڕێزت سەرۆکی ڕێکخراوی 4 ئەکید کە سوکاری ئەنفالی هەرچی بکرێ بۆ کە سوکاری ئەنفال هێشتا هەرکەمە وانە بەڵام توانراوە ئەگەر خزمەتێکی بچووکیش بێ لە گۆشەیەکەوە شتێک بکرێ. بڵێ ئەمە لە لایەک ئەمە لەسەر کەلار. ئێمە لە ساڵی 2010 وەکو ڕێکخراوەکەمان سەردانی بەڕێز جەنابی کاک قوباتمان کرد داوامان لێ کرد زەوی بەسەر زیندانیانی سیاسی ئەنفالدا ڕاگیراوانی شاڵاوی ئەنفال لەنگە سەلمان دابش بکە. خۆشبەختانە بڕێزیان لێرەوە بەناوی کە سوکاری ئەنفال کراوەکانەوە ئێمە هەمومان قەرزاری کاک قوباتین. زۆر سوپاسێکن دەستخۆشی لێکن سەرڕای ئەوەی کە مافی خۆمانە بەڵام کاک قوبات زۆر بە گەرمی هاتە دەممانەوە بڕیاریدا بە فەرمانی ژمارە 812 لە 15/2/2018 زەوی دابش کرد بڕیاری زەوی داب لەسەر ئەو سەردانەی ئێمە کە بۆ لای جەنابی ڕۆیشتین زەوی زیاتر بەسەر 5050 کەسا تەوزیع کرد لە هەموو سنووری کوردستان لە گەرمانیش ئێمە نزیکەی 2000 پارچە زەویمان بەرکەوت. یەکەم کەس بوو کاک ئەکرەم سەرڕای ئەوەی کە گرفتێکی زۆر بوو کێشەی زۆر بوو زەوی لە بەردەست نەبوو ڕەنگە لە شوێنەکانی تر لە چەمچەماڵ بە هەمان شێوە زیندان سیاسی بیوە لە هەڵەبجە لە شوێنەکانی تر بەڵام لە گەرمیان یەکەم کەس کاک ئەکرەم هاوکار و پشتیوانێکی زۆر تەواومان بوو. بۆ ماوەیەکی دوور و درێژ ئێمە ڕۆژانە خۆتەزانی کە سوکاری ئەنفال سەردانی ئەم پیاوەیانە کردووە. دەرگای کراوەتەوە ڕۆژێ لە ڕۆژان نەمبینی یەک کەس گلەی لەم پیاوە بکە بڵێ بە شێوازێ لە شێوازەکان دەرگای لە نەکردومەتەوە یان بە شێوازێک بە شێوازی لە شێوازەکان جوابی داومەتەوە. باڵە ئەم پیاوە هەر بە ڕوویەکی خۆشەوە هاوکار و پشتیوانێکی زۆر تەواومان بووە لە باشترین شوێنی کەلارە زەوی داوە بە زیندانی سیاسیان سەرڕای کۆمەڵێک کێشە و گیر و گرفت لەگەڵ ئێمە هاوکار بووە هەتاکو ئەم دەقە ئەمە ڕابردووی ئەمە ڕابردوو داهاتوو چی بکە
ئومێد دەکەن لە ئێستا بە دواوە ئێمە وەکو کەسوکاری ئەنفال ڕازی نابین، یعنی دەستی لێبەر نادەین. من لێرەوە داوا لە هەموو کەسوکاری ئەنفال کراوەکانەکەم ئێمە دەست لە کاک ئەکرەم بەر نادەین. ئەی نەڕوا ئێمە ئومێدی زیاترمان پێێتی، ئومێدمان پێێتی کە ئەم پیاوەمان تاقی کردوەوە لە خزمەتە خزمەتێکی زۆری بەرچاوی کردووە، پیاوێکی خۆنەویستە لە خزمەتکردنە. ئەو ئومێدەمان پێ هەیە لێرەوە ئێمە بە هەموو کەسوکاری زیندانیانی سیاسی و کەسوکاری ئەنفال پشتیوان و پاڵپشتی ئەم پیاوە بین بۆی بینێری نەبغا لەوێ شەڕی گەورەترمان بۆ بک بۆ خزمەتکردنی کەسوکاری ئەنفال و یاساکانی قەربووکردنەوەی کەسوکاری ئەنفال و ئەو سێکتەرانەی کەواتە ئێستا بە جێبەجێ نەهاتوون. ئومێد دەکەم لە دەستی ئەم پیاوە لەبەرەوە پیاوێکی خەمخۆرە ئومێد دەکەم بتوانێت لەوێشە هەنگاوی زیاتر بۆ خزمەتکردنی کەسوکاری ئەنفال بنا. دەسۆش چی تێ بۆ پیاوە؟ سپاسی کاک ڕەحمانەکەم. ماوەیەکی دوور و درێژ ئەوان کە هاتوچیان ئەکرد بۆ گرفتی زەویەکانیان، ئێمە زۆر گرفتمان بۆ دروست بوو، لەو زەویانە قەرەبووی جوتیاری لەسەر بوو، گرفتی ڕەنگە ئیداریشمان بۆ دروست بوو، بەڵام کۆڵمان نەدا لەگەڵ ئەوانە پێکەوە و زەویەکانمان جێبەجێ کرد و زەویەکانمان دابەش کرد، هەموو نەخشە و ئفرازێکمان تەواو کرد. خۆشبەختانە ئێستا ڕێگەپێدان بۆ کەسوکاری زیندانیانی سیاسی و شەهید و ئەنفال ئەکرێ کە خانوو دروستکەن لەسەر زەویەکانیان. و من لێرەوە بەڵێنیان دەستی پێ کردەوە نیە، ئەوە بەڵێن نییە، ئەوە کراوە. بەڵێ دەستی پێ کردو و من لێرەوە بەڵێنیان پێدەم ئەگەر بچمە دوورترین شوێنی دنیا نەک پەرلەمانی عێراق لە هەر کوێ بم، لە هەر شوێن و مەکانێکە ئەوان پێویستیان بە من بێ، من دێمە لای ئەوان لە هەر کوێ ئەوان منیان گوت زۆر بکەم. بەڕێزیشتر فەرماوسە ئەفەن. پێشەکی بە ناوی خوای گەورە، سڵاو و حرمەتی زۆر تایبەتم هەیە بۆ جنابت و مامۆستاکرام و تەواوی میوانانی عەزیز. من دکتۆر عەبدوڵڵا کەلاری کە ئێمەتان بانگهێش کردووەکو مامۆستایەکی گەرمیان، زۆر خۆشحاڵ بووم کە لە نزیکەواتمە خزمەتتان. بەڕاستی ئەوەی کە پێم خۆشە بە کورتی، من لە 13 ساڵیوە لە کەلاردا دەژیم و لە تەمەنی 16 ساڵیوە ئیمام و خەتیبم لەو شارە و کاتی خۆی تعریب کرابووین بەدەستی ڕژێمی لە ناوچووی پێشەوە. بەڕاستی من هەموو بستێکی ئەو شارە و کۆڵانەکانی و ژیانی خەڵکەکەوە وەکو ژیانی کۆمەڵایەتیش و 22 ساڵ لە مزگەوتێکدا بووم لەو گەڕەکەی کە مامۆستاکەمی لێ بووە ئەوە گەنجێکی خۆمانە لە مزگەوت. بەڕاستی ژیاوم هەمووی لە بیرمە، الحەمدولله لە ڕووی پێشکەوتنەوە زۆر پێشکەوتووە. بە تایبەتتر ئەو کاتێک کە من لە بیرمە چەند مزگەوتێکی زۆر کەم لەو شارەدا هەبوو، بەڵام الحەمدولله ئێستا لەسەر ئاسانکاری برای بەڕێزمان و هاوکاران و ئەوقافی گەرمیان و مامۆستایانی ئاینی و خێرخوازان الحەمدولله لە هەموو گەڕێکێکە ئەتوانم بڵێ مزگەوتێکی جوان بەو پەڕی ئازادی و بە ئەو پەڕی دڵسۆزی. ماوەیەک پێش لە کالیفۆرنیا داوەت بووم لە مزگەوتێکی زۆر گەورە لە ڤێرجینیا، مزگەوتێک لە یەک کاتە 40,000 مسلمان نوێژیتێکە لە ناوی ئادەم سنتەرە. لەوێ لەگەڵ برایان سەردانی قوتابخانەیەکمان کرد. یەکێک لەو برایانەی کە لەگەڵ ئێمەدا بوو داوەت بووین لە بەرنامەیەک لەوێ ناوی سوودانی هێنا. منداڵێک کە تەمەنی 9 ساڵ بوو هەڵسا بە دەنگی بەرز دەستی کردە گریان. کاتێک پرسیارمان کرد لە منداڵەکە لە ئەمریکا لە دایک بوو، بەس باوک و دایکی خەڵکی سوودان بوو، بەس بە تەنیا بەوەی ناوی سوودانی گوێ لێ بوو لەو مامۆستای کە لەگەڵمانە بوو باسی ئەوەی کرد دەستی کردە گریان. یعنی حەق وایە ئێمە ئەگەر لە ڕوانگەی ئاینیوە تەماشاکەین، لە ڕوانگەی نیشتیمانەوە تەماشاکەین، خاکی خۆمان، وڵاتی خۆمان، نیشتیمانی خۆمان، شاری خۆمان، گەڕەکی خۆمانمان خۆش بوێ، ئیسلامی جوا فێری کردوین. بۆیە الحەمدولله بەڕاستی ئەو شارەی ئێمە کە شاری کەلار و گەرمیان بەگشتی ناڕەحەتی زۆری تێدایە، بەڵام الحەمدولله
ومن سنتێکی تری ژیانیش لێرەوە باسەکەم هەموو خەڵکی لە هەموو کەسێک ڕازی نابن. خاڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سعد بن ئەبی وەقاص کە خاڵیە و پێنجەمین کەسە مسلمان بوو والی عێراق بوو. خەڵکی عێراق ڕازی نەبوون نە لە نوێژەکەی نە لە حکومەکەی. ئیمامی عومەر عەزلی کرد گەڕاندیەوە بۆ مەدینە. بۆیە مەرج نییە هەموو کەسێک ڕازی بێ، ئەوە ینی ئەوە شتێکی محالە. ئەمما بەڕاستی الحەمدولله ئەو شارە شتی باش و هەنگاوی باش و زیاتریشی پێویستە. ئەو میلەتەی ئێمە زوڵمی زۆری لێکراوە ئەگەر زۆر کاتان نەگرم و بەڕاستی ئەو میلەتی ئێمە شایستەی زۆر زۆرە. من دکتۆر نابلوسی هاتە ئەم شارە شاری سلێمانی هاتە ئەم شارە داوەتی کردم، هاتم دەستی کردە گریان، گوتی با بۆ مێژوو شتێکتان بۆ باسکەم. زۆر دڵخۆش بووم ئەم سلێمانی ئەو ئازادە دینیەی تایە و ئەو خزمەتە بەرچاوەیش لەم وڵاتە ئەبینم. ئەمە جێگای دڵخۆشیە بۆ گشتمان، ینی کەسایەتێکی گەورەی جیهانی ئاوا لە میسر بۆ کاتە بەشار هەڵ نەهات بوو بەو شێوازە. بۆیە ئەمە جێگەی دڵخۆشیە ئێمە وڵاتی خۆمان پێشخەین جوانی کەین و بەڕاستی ئێمە پشگیری هەموو کەسێکین کە کاری چاک بکە. باش ئەم پیاوە کە لێرەیە مەسەلەن قسەی جەنابەت زۆر تایبەتە بۆ مەسەلەن ئەهلی مزگەوت و ئانە بووە، چکە لەوێوە دەرەکەوێت کە ئینسان لە کاروباری ئیداریشا بە ڕنگدات و ژیانی ڕۆژانەشە. ئیسلام فەلسەفەیە بۆ ڕێگای ڕاستی ژیان وایە شایەتی یان وەکو ڕاستی چی لای جەنابەتەیە؟ من کو عەرزم کردی تەمەنم ئەو کاتە نزیکەی کە 20 ساڵ بوو، 21 ساڵ 22 ساڵ ئاوا 23 ساڵ لەوا بووم. ئەم گەنج بوو مووی دەرنەکرد بوو کەم گەنجێکی زۆر دەستی کردبوو بە ژیان. قوتابی خۆمان بووە لە مزگەوت بووە الحەمدولله ئەو کاتە لە مزگەوت بوو و کەسێکی زۆر بە ئەدەب بوو، کەسێکی زۆر چالاک و کەسێکی زۆر حتا کە ئەو مەهامەیش خیا بەردەسی کە ببێتە سەرۆکی شارەوانی کەلار هات پرسوڕای کرد و من دوعای موفەقیم بۆ کرد و چەند ئامۆژگاریەک و چەند وەسێتێکی شمپیا کرد کە چی بکە و چۆن بکە. بە ئەوەی چونکە بڕاستی ئێمە ئەگەر بە واقعی تەماشا بکەین ئێمە لە کوردستانی و بڕوات هەبێ ئەو بەرپرسانەی زۆرینەی ئەو بەرپرسانەی کە لە وڵاتی ئێمن مەثلەن بۆ نمونە ئەوانە گەنجی خۆمانن و خەڵکی خۆمانن و ئەگەر کەم و کوڕیەکیشان هەبێ ئێمە ئەبێ بچین ڕاستیان کەینەوە ئەبێ نەسیحەتیان بکەین و خزمەتی باشیان کردووەوە کە کەسی زۆر چاکمان هەیە بەتایبەت لە گەرمیانە من لەوێ ئەژیم لە زۆربەی سێکتەرەکانە ئەگەر نەڵێم هەمووی لە هەموویشی کەسایەتی گەورە و چاک و پاک و خاوێن و لەوێ ئێمە زۆر بە ئازادانە. من خۆم ئەوە یعنی چەند ساڵە لە مزگەوتام تا ئێستا یعنی خزمەت کراوە مزگەوت پێش خراوە الحەمدولله ینی هەنگاوی زۆر باش نراوە کەسی چاکمان هەیە بەڕاستی. دەستخۆش زۆر بەخێر بێ دکتۆر جان زۆر بەخێر بێ. شایەتیدانی مامۆستای ئاینی ئەرکت قورسەکە کە سوکاری ئەنفال ئەرکت قورسەکە گەنجێکی ژیرفان بەتاڵ ئەرکت قورسەکە چی تێ بۆ قسەکانی دکتۆر عەبدوڵڵا؟ سپاس بۆ دکتۆر مامۆستا عەبدوڵڵا ئیمام و خەتیبی مزگەوتەکەی ئێمە بۆ من کە گەنج بووم لە مناڵی لەو شوێنەی ئێمە خەڵکێکی موسڵمانین. من کە هاتم دەست بەکار بووم هیچ ڕۆژێک دڵی هیچ مسلمانێکی هیچ گەڕێکێکم نشکاندە لەوەی کە ویستویانە مزگەوت یا شوێنێکی ئاینی دروست بکەن. لەوێ خۆی وتاریدا من خۆم خودبەی جمعەم داوە یعنی پێش نوێژیم کردووە خەڵکم فێری قورئان خوێندن کردووە. بۆ من بەومانە نییە با بینەرێک نەڵێت ئەوە ئەمانەوێ مەسەلەی دین بەکاربێنین. کەسێک کە بە عەقیدەیەکی تایبەتی کوردانە مەسەلەن باوەڕی بە ئاینی پیرۆزیان دینی پیرۆزی ئیسلامە بوو ئەگەر غەڵەتیش بکە بەسەریان تێپەڕێ. کەسێک باوەڕی بەخوای گەورە بێ موسڵمانێکی ڕاستەقینە بێ غەدر ناکە وانە؟ بەڵێ بەتاکید دڵنیا بە لەوە. مزگەوت توانیتانە لەوەدا مژدانی خۆت مرتاحکەی مەسەلەن شوێنی
دروستکردنی مزگەوت تەنانەت زۆر شوێنی گرنگ و بەبایەخمان هەبووە لەو شارای ئەمە تەخسیسمان کردو کاتێک کە کۆمەڵێک مسلمانی گەڕەکەکە هاتوون تەخسیسمان کردو بۆ مزگەوتی تێ دروستکەن ئێمە سەر و چواردە مزگەوت لەم ماوە کورتا چواردە مزگەوتمان لە شاری کەلارە هەموو ئاسانکارێکمان بۆ کردو لە ڕێگەی خێرخوازانەوە هەندێک جار بەستافی شارەوانی خۆمان سەرپەرشتیمان کردووە و ئالێتی خۆمانمان بۆ بەکارهێناون چواردە مزگەوت و چەندین شوێنی فێربوونی قورئانی پیرۆزمان لە شاری کەلارە ڕێگە پێدا و دروست کراوە لە ئەو شارە هیچ کاتێک ئەمە بەکارهێنی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێتە پایەکی بەهێز بۆ وەکو باسم کرد ئێمە کە ئەڕۆین ئەگەر قسمت هەبێ بچینە پەرلەمانی عێراق نوێنەری سەرجەمچین و توێژەکانی بە مامۆسای ئاینی بە گەنج بە کەسوکاری شەهید و ئەنفال و زندانی سیاسی بە ڕێکخراوەکان بە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا وەکو باسم کرد دروشمەکەی ئێمە وازەحە هێزی ئەوانە بی و دەنگی ئەوانە بی چی پێویست بێ لەگەڵ ئەوانە دڵنیا بە ئێمە یەک هەدەفمان هەیە بتوانین لەو سوانگەوە خزمەتی خەڵکی خۆمان بکەین. بەڕێزیشتر فەرموو خاتونەکانیش خۆ بێ قسەی بکەن ئێوەڵێم هیچ هەموو چین و توێژەکان و هەموو ڕەگەز و فەرموو هاوڕێجان ئەم کاتتان باش کاتی بەڕێسان تاوان بە خێراتنی کاکە کرەمەکەم کاندیدی ژمارە 29 یەکێک لەو گەنجانەی کە لە گەرمیان لای هەمومان معروفە بەوەی کە پیاوی ئاوەدانیە. من میدیاکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و کوڕی شەهیدم. خۆ بە خێر بێ زۆر سپاس. ماوەکانی پێشوو تەمانەمەوێت جیاوازتر لە هاوڕێکانم قسە بکەم. ماوەکانی پێشوو گرتەیەکی ڤیدۆیی بڵاو بوو ئێستاش بەشێکی زۆر لە دڵسۆزانی کاک ئەکرەم ساڵا غەفور لە کۆمنت بۆی دانن کە زۆر سەرسەختانە پێداگیری لەوەی کە جیهەتێک ئەوێ حەقی گەرمیانیەکان بخوات تۆ ڕێگە نادەی و ئەڵێی من واژۆی ناکەم ئەم سەرسەختیەمان بۆ بەرە بەغدا و لەوێوە بۆ قوت و نانی دایکە شەهید و ئەنفالەکان و خەڵکی گەرمیان و هەرێمی کوردستان شەڕمان بۆ بکە. بابەتێکی تر لە مەراسیم و یادی ئەنفال و ئەو یادە پیرۆزە ئێمە ساڵانە ئەم ساڵە بێتە 38مین ساڵیات. پەرلەمانتارەکانمان لە ماوەکانی پێشوو تەبەن سوپاسیانەکەم ڕۆڵیان بینیوە بەڵام نەیانتوانیوە وەفدێکی باڵا لە ئاستی عێراق بێنن لەوێ بچنە ژێر مەیتی شەهیدەکانمان مەیتی ئەنفالەکانمان ئەو ئێسک و پرووسکانەی کە لە سەماو و مەهاری و گۆڕە بە کۆمەڵەکانن بتوانن ئەوان لەگەڵ فرمێسکی دایکە ڕەشپۆشەکانی ئێمە لە خەم و برینەکانمان بگەن. ینی دەخوازم و تەمەناکەم و داواشت لێ یەکەم خۆت و هەڤاڵەکانت لەوێ شەڕ بکەن لەسەر ئەوەی هەم یاد و یادەوەری ئەنفال لەوێ بەرزڕابگرن هەم بیان هێنەوە بۆ مەملەکەتی ڕزگاری و ئەنفال کە ئێمە و نموزەجی ئێوە توانیوتانە لە شوێنێکی ئەنفالستانەوە بیکەن بە شوێنێکی ئاوەدانی. من سوپاس دەکەم. هەر بژی وەڵامی بەڕێزت. سپاس کاک سەیوان. کەسوکاری شەهید تاجی سەری ئێمەن. ئەگەر خوێنی شەهیدەکان و کەسوکاری ئەوان نەبوانایە ئێمە نەمانتوانین نە بە ئازادی قسە بکەین نە هیچ ئاوادانێکیش بەم کوردستانە ببەخشی. دڵنیا بن لەوەی کە من سەرسەختتر لەوەی کە بیری لێ ئەەکەنەوە شەڕی قوت و بژێوی و ئەوەی کە پێویستکە بۆ هەرێمی کوردستانی کەم ئەو گرتە ڤیدیۆیانەی کە لە ڕابردووە من لە شارەکەی خۆم لە هەر شوێنێکی تر بزانم کە ناحەقیەک هەیە بەرامبەر بە شارەکەم بەرامبەر بە کوردێکی ئەم کوردستانە لە هەر شوێنەکە بێ ئەگەر سەری خۆم دانابێ قوبڵی ناکەم. من غەدرم پێ قوبڵ ناکرێت و دڵنیابن بە شوێنەکە پاسەکەم وە سەبارەت بەوەی کە بەرپرسانی عێراقی شان بەشانی پەرلەمانتارەکانی ئێمە و بەرپرسەکانی ئێمە بێن و شان بدەنە شێر شانی دارە مەیتی ئێسک و پروستی ئازیزانمان لە سەماوە دڵنیا بە لەگەڵ ئەو تیمەی ئێمە قسمەت هەبوو چینە بەغداد هەموو هەوڵێکمان ئەوەیە کە هەم بتوانین قەرەبووی کەسوکارەکانیان بکەینەوە و بتوانین زەختێکی واش دروست بکەین کە ئەوانش بێن و لەگەڵ ئازارەکانی ئێمە بەشدار بن و بۆیان دەربکەوێ کە لە ڕابردووە حکوومەتی بەعس چی غەدرێکی لە
ڕۆڵەکانی کورت کردو. بەڕێزیشتر فەرموخات. کاتتان باش یەک تۆزمایکە بێنە خوارەوە بخۆ. ئەم کاتتان باش کاتی بەڕێستان باش. دەستخۆشی بەرنامەکە و لێکم بە خێراتنی کاک ئەکرەمەکەم. زۆر پێشەوە بەڵێ. من خۆم وەکو کچێکی کەلاری و کچان فال و زیندانی سیاسیم زۆر دەستخۆشی لە کاک ئەکرەمەکەم و جێی شانازیە بۆ هەموو گەرمیانەکان، بۆ کاسبکاران، بۆ شەیدان، بۆ زیندانیانی سیاسی، چونکە بەڕاستی ئەوەی لەسەر دەستی کاک ئەکرەم بۆ کەلار کراوە پێشتر نەکرابوو. لە 2016 کە کاک ئەکرەم بوو بە سەرۆکی شارەوانی من ئاگادارم چکە خۆم خەڵکی کەلارم هەموو جادەوینەکانمان هەمووی خۆڵ بوو، یعنی گڵ بوو، یەک جادەی خیریتیانە بوو، یەک سەوزاییتیانە بوو. ئێستا توانم بڵێم کەلار گەورەترین خاوەنی گەورەترین تونێلی سەوزاییە لە سەوزاییە. بۆیە دەستخۆشی لێکم ومێدت پێێتی لە زۆرمێدم پێێتی ئینشەڵڵا چۆن کەلاری ئاوەدان کردەوە ئاواش ئەچێتە پەرلەمانی عێراق و زۆر سەرکەوتوو ئەبێ و من یەک داوام لێ هەیە لێرەوە داوای لێکم مافی ئێمەی زیندانی کە لە 2007ەوە هەوێمان هەیە بۆ موچە وەکو کە عەبدوڕەحمانیش ئەزانێ تاکو ئێستا موچەی زیندانیانی سیاسیمان نییە بەداخەوە داوات لێکم کە شتێک بکەی بۆ ئەوەی ئێمەیش وەکو ئەوەکانی تر خاوەنی موچەی خۆمان بین. دەستخۆشی لێکم و هیوای سەرکەوتنی بۆ خوازم. سپاسی ئەو خاتونە بە ڕێزاکەم کە دانیشتێکی کەلار بە و شێوەیە کە باسی ئیش و کارەکانی ئەماکە وەکو باسم کرد ئێمە ئەبینە نوێنەری سەرجەمچین و توێژەکە و دڵنیا بە ئەو لەوتی ئێمە بۆ کاری ئێمە خزمەتکردنی ئەوانە لە ڕێگەی پەرلەمانی عێراقۆ بە پێی دەستوری عێراق هەموو شەڕێکەکەین بۆ هەموو چین و توێژەکانی کوردستان. هەر بژیت بەڕێزی فەرموخاتن بگورە. سڵاوی خواتان لێبێ. سڵاو لە تۆی بەڕێز. مامەسانەغەمم بەڕێوبەری باخچەی مناڵانم سەرۆکی گروپی ژینگەیم لە گەرمیان و شێوەکارم و چالاکوانم. کاکزانە دەمەوەی عنی ئەگەر بتوانم چەند قسەیە بکەم لەسەر کاک ئەکرەم نەوەصفن ولا مبالغة عرباڵێ الرجل المناسب في المكان المناسب. پێش 10 ساڵ من ئەم پیاوە منە ناسی بەڵام دوای 2 ساڵ کە بۆ سەرۆکی شارەوانی لە دەمی خەڵکم بیست ئەیانوت سەرۆکی شارەوانیەکەمان زۆر بلیمەتە خەریکە شار ئاوەدان نەکاتەوە. ڕۆژ بە ڕۆژ سەیرەکەم یعنی لە ڕاستیە تا ئیمڕۆ کەلار بۆ شار لەسەر دەستی ئەو بۆ شار هەر بەڕاستی ئەمە یەک. دوو من وەکو سەرۆکی گروپی ژینگەیم پێشینان وتیانە مرۆڤ پێشەوەی جوان بێ پێشەوەی مرۆڤ بێ ئەبێ وجدانی بێ ئینسانیەتی بێ ئەخلاقی بێ ئەنجا بۆی ببێ بە مرۆڤ. بەڵێ کاک ئەکرەم ئەم سێ شتەی تایە یعنی بێ جیاوازی بڕوات بێ ئێمە بە حکمی ئەوەی ناوچەکەمان سروشتی ناوچەکەمان وایە کە وشکە ساڵی بوو سەرچاوە ئاویەکان وشکەکە ڕوم کردەتە کاکەکرم لە تەک گروپەکەم کە هاوکاریم بکە. یعنی تۆ زانیت ئێمە هاینە وەزعێکی تەقەشوف قەیرانی داراییە کە ئێمە من پێویستم بە شۆفڵە پێویستم بە حەفارەیە یعنی بێ یەک و دوو وتێتی تۆ بڕۆ کاری خۆت بکە و دەرخستەکەم بۆ بێرە ڕۆشتمە کارەکەی خۆم کردە و هاتمە دەرخستەم نە نیوتە چەنیگی کردچەنی ببر ینی لە ڕاستیە لەو ڕۆوە هاوکارمان بۆ هیچ تا ئەو کاندید نەبووە ینی وەڵا بڕی لەبەر ئەوەی کاندید بۆ ئەمەی کردە کابرا ئینسانیەتی تایە وجدانی هەیە. ئەوەی کارەکەی ئێوە بۆچی بوو؟ بۆ پاکردنەوەی سەرچاوە ئاویەکان لە گوندەکان چکە کاکزانە بە حکمی ئەوەی گروپەکانمان گروپە ژینگەیەکانمانی من پەیوەندیمان پێوەکەن هاوڵاتیان لە لادیەکانەوە ئەڵێن ئەو سەرچاوە ئاویانە ئەوە هاوشکە و ئێمە ژمارەی باش ئاسکمان هەیە باڵندەمان هەیە ئەوانە ئاژەڵە کێویەکانمان
بڕوات بێ کە چوومە ینی شۆفڵم بردە ینی سەرچاوی ئاو دوای 2 سعات کارکردن سیرەکەم ینی کەوتۆتە ئاو وەڵاهی بەسەد مەڕ ڕوویان کردەتە ئەو سەرچاوانە ئاویان لێ خواردە بە باڵندە و بە هەموو شتێ کاکە ئەمە پێغەمبەر لە ڕووی ئاینیشە پێغەمبەر ئسقیلما باشترین سەدەقە ئاودانە جانجا کاگەکرم چۆن سەرناکەوی ینی کە ئەو کارانەیە کردووە دەنگی بەڕێستان بۆ ئینشاءالله دەنگمان ئێمە پاڵپشتین بەڵام ینی سێکە ئێمە داوای ئەوی لەکەم وەکو سەرۆکی گروپی ژینگەیی کە ئینشاءالله و ئەچیە ینی ئینشاءالله دڵنیام ئەچێ بە پشتیوانی خۆی گەورە ئەچی ئینشاءالله داواکارم کار لەسەر ئەوەمان بۆ بکە بۆ هێنانی کارگەی ڕیسایکلین بۆ گەرمیان بتوانین استفادە لەو پاشماوانە بکەین کە هاوڵاتی بەکاری نایری تا دیسانەوە لە استفادە بکەین لە پاشماوەکانمان واشتێتر با حەقیگم نەکەم ئێمڕۆ دەستمان کرد بە خولێکی دوورمان بۆ نزیکەی 55 خانم لە گەرمیان هەر ئەو سەپۆرتمانەکە یعنی هەموو سپۆنسەرەکانمان بەخوا پێش ئەوەیشی کاندید بێ پێش ئەوەیش کاندید بێ هەر کاکەکرەم سپۆنسەرمان کردووە و هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئینشاءالله و دەنگمان بۆ ئەوە ئینشاءالله سپاسەکەم وەڵامی بەڕێستان سپاسانەکەم سپاس بۆ مامۆسایەکێکە لەوانەیە کە ئەوش لە خەمی ژینگە و لە خەمی ئاژەڵ و باڵندە کێویەکانە لە ڕابردووە ئێمە دیارە بەخۆی وشکە ساڵیوە لە سنووری گوندەکانمان لە دەرەوەی شار سەرچاوە ئاوەکان هەندێکیان وشک بوون هەندێکیان لە ئاو بڕابوون کە ئەمە کارەساتێکی ناخۆش بوو بۆ ئاژەڵ و باڵندە کێویەکانەوە تەنانەت ئەو گوندانەی کە لەو سنوورانە مەڕ و ماڵات و ئاژەڵیان هەیە بەسپاسەوە کە هەم ئەو هەم کۆمەڵک لە ڕێکخراوی تر داوایان لێکردین کە هاوکاریان بین و ئێمەش ئەوەی کە پێمان کرد درێخیمان نەکرد و هەموو ئەو سەرچاوە ئاوەکەشی کرد کاکە وەکو دواکەس گەرجەنابێت بێ بەرنامەکەم کاتی کۆتایی پێهات زۆر خێرا ڕۆژ ڕیسایکلین دیارە پرۆژەی پرۆسەیەەکە کە گرنگە کە زەرورە بەدڵنیەوە هەوڵی بۆتی دەستخۆش هاوڕێژیان دەستخۆش بە کورتی چ پەیامێکە تێ چ پرسیارێک کاتتان باش وەرەکاتی بەڕێزت باش سڵاو لە خوێنی شەیدان سڵاو لە قوربانی گەرمانی و گەرمانیەکان ڕێز و حرمەتمان هەیە بۆ هەموو ئەو قوربانیانیان کە داوێنە من کاکەکرام جگەلەوەی ڕەفیقمە کەسێکی دڵسۆزە کەسێکی خزمەت گوزارە ئەتوانم بڵێم شۆڕژگێڕە شۆڕژگێر هەر ئەوە نییە چەکێ کەڵگرێ و بڕوا لە شاخ شۆڕژ بکە ئەم لە نەبوون بوونی دروست کرد ئەگەر دیقەت بدەیت دوای 2014 فلسێک نەما لەم کوردستانەیە بودجەیەک نەما بەدەستی حکوومەتەوە ئەم لە نەبوون بوونی دروست کردووە یەکێتیانە ئیشی کردووە چۆن ئەڵێن یەکێتیانە ئیشی کردو لە ساڵی 75 کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو ئەوە نە دروستکاییەک ئومێد نەما بوو لە وڵاتەیە یەکێتی دروست بوو ئومێدی بۆ خەڵگەڕاندەوە ئێمەش لە کەلار و گەرمیان بەدەست گەرما بێخزمەت گوزاری قەیران هاتە سەریا داعاش هاتە سەریا ئەم پیاوە خۆی داوە ژێرباری ئەو هەموو نەهامەتیەی کە لە گەرمیان و کەلار و چواردەورەکەیە بوو وتی من ئەوە ئەەکەم کردی بۆیە داوای لێیەکەین ئەو بیرۆکە ئەو ئەقلێتە ئەو تێگەیشتە ئەو بەرنمەیە ئەو پرۆژەیە کە لە مێشکایەتی تەرجەمەی کابی گوێژێتەوە بۆ گەنجان بۆ ژنان بۆ خزمەتی گشتی بۆ وڵاتەکەمان بتوانین خزمەتێکی باش و باشتر بە گەرمیانی و گەرمیانەکانەوە نەوەستێ بۆ ئەوەی کوردستان ئیسیفادەی لێ بکە چییە خزمەتمان بکە و سپاسێکەم و داوای لێکەم بواری گەنجانمان بۆ زیاد بکە و خزمەتی ببێتە ئێستا چۆن خزمەتکاری خەڵکە ئەو هەمیشە خزمەتکاری خەڵک بووە بە خزمەتکاری بمێنێتەوە خزمەتی زیاتری خەڵک پاسپاسانەکەم هەر بژیت ئەو بەڕێزانە هەموو قسەیان کرد ئێستا جەنابەت کاگ ئەکرەم ژمارە 29 لێرە جێبێڵە خۆت چی بە مایکی 222 ئەڵێیت و چی بە کاگ ئەکرەم ئەڵێیت فەرم ئێستا ئەوە تۆکو هاوڵاتی چی و کاکرم لێرێ بەڵێ ئەوەی کە گوێم لێ بوو ئەوەی کە بینیم لە مایکی 222 ئەرکێکی قورسە کە ئەم ئەرکە قورسە هەیە ئەبێشان بدەینە ژێری من داوا لە خۆشەویستانەکەم کە من وەکو کاندیدی ژمارە 29 هەمویان دەست لە ناو دەستی یەک و هەوڵ بدەن و دەنگم پێ بدەن و دڵنیا بە متمانەی ئەوان نادۆڕێنم من وەکو بەشێک لە هاوڕێیانم باسییان کرد لە ناوەڕاستی ئەو قەیرانە سەختە و لە نەبوون و شارێکمان کرد بە بوون شارێکمان کرد بە جوانترین شار و دڵنیا بە
قۆناغێکی تر ئەگەر سەر بکەوین پێشمەرگە ئاسا و دەنگ و سەنگ و هێزی ئەوانە بین. سپاس بۆ بەڕێز کاک ئەکرەم ساڵح کاندیدی ژمارە 29 لە لیستی 222 لە بازنەی سلێمانی. خۆشەویستانی دەستگای میدیای کورسات لەگەڵەوە ئازیزانە و لەگەڵ کاندیدی ژمارە 29 لە لیستی 222 بازنەی سلێمانی ئەم بەرنامەیەمان بە کۆتا هێنا بە هیوای ئەوەین کە تاقی کراوەکان و ئەوانەی کە ئێستا لێرە شایەتیان بۆ درا ئێوەش بتوانن لە پێگە و شوێنی دیکە بیان نێرن و خزمەت بکەن بۆ ئەوەی تیمێکی بەهێز هەبێ و هێزی تۆین لە بەغدا بەڕاستی هێزی تۆین لە بەغدا بێت بۆ کۆی سێکتەرەکان و خزمەت گوزاریەکان. ئێمەش لەگەڵ هاوکارانم ئەم بەرنمەیە کۆتایی پێێنین تا بەرنامەی داهاتوو خواتان لەگەڵ بەخواتان ئەسپێنین.